بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على سيدنا محمد. سڵاو خۆشەویستانم، لە خوای گەورە داواکارم کە زۆر باش بن. خۆشەویستان، ئەمشەو لە خزمەتتانە بە پێدانی هەندێک ڕێنمایی بۆ کەسێک کە بە شێوەیەکی زۆر جددی ئەوێ ژیانی خۆی بگۆڕێ. ئێمە لەم سەردەما کۆمەڵێک کێشەی تایبەتمان هەیە، بە تایبەتی ئەم جیلە نوێ و ئێستاکە ئەوانەمان کە زۆر تێکەڵین لەگەڵ سۆشیال میدیا. ئێمە کۆمەڵێک کێشەمان هەیە لەوە ئەچێ خەڵکانێک تێنەگەن. جا ئەم کێشانە هەمووی کەڵەکە ئەبێ و کات تێ ئەپەڕێ، پاشان کاتێک ئەزانی زۆر قەلەق بووی، زۆر نامورتاح بووی، لەبەرچی لەبەرەوەی ئەو شتانی کە تۆ ویستوتە بیانکەی نەتوانیوە بیانکەی. ئازیزانم، زۆر ڕوون و ئاشکرایە ئێستاکە کاتێکی زۆرمان ئەڕوا بەبێ ئەوەی هیچ بەرهەمێکی هەبێت، و مرۆڤ ئەگەر بێت و بەردەوام بێت لەم جۆرە ژیانکردنە کە دەستکەوتی نییە و بەرهەمی نییە، ئەوە بە دڵنیایی ڕۆژ بە ڕۆژ ئاسوودەی لەدەستەیە. بۆ ئەوەی تووشی ئەوە نەبین، پێویستەکە کە جارجارە بوەستین، بزانین ئەوەی کەوامان لێ ئەکا بەرهەمدارمان بکات چییە. خۆشەویستان، مرج نییە تۆ هەمیشە کارێ بکەی خەڵک هەموو بزانن و ئافرینت بۆ بڵێن و تۆ دڵخۆش بی بەوەی کە دەستخۆشیت لێ بکەن، اینجا بڵێ وەڵا ئیتر من سپاس بۆخوا ئەوە گەشتم بە شتێک. بەڕێزان، بۆ بەرهەمدار بوون یەکەم شت پێویستەکە تۆزێ بوەستین، مێشکمان بوەستێنین لەو هەموو خەیاڵ ڕۆشتنەی دوێنێشەوە باسم کرد، لەو هەموو سەرنج ڕۆشتنەی کە لە دەستی ئەین، لەو هەموو کاتەی کە تێ ئەپەڕێ بەبێ ئەوەی خۆمان بمانەوێ وا تێپەڕێ. بۆ ئەم وەستاندنە ئەبێ بزانین خودی وەستانەکە بە نرخە. تۆ کاتێکە لە بیابانێکە ون ببی، لە ناو شاخ و دەشتێکە ون ببی، تۆ هەر ڕابکەی بێمانایە. کەمێ بوەستی تەماشایەکی دەوروبەر بکەی، ئەو وەستانە زۆر بە قازانجی تۆیە. بۆیە وەستانەکە سوودبەخشە، وەستانەکە بەشێکە لە بەرهەمدار بوون. وا نەزانی هەر ئەبێ ئیلا شتێ بکەیت، بوەستە و ئەم وەستانە ئەکرێ پشوویەک بێت. زۆر جار ئێمە بەلامانەوە کە گرنگە کارێ بکەین ئامادە نین پشوو وەربگرین، و ئەمە بەڕاستی کارەکە سەختترەکە. ئێمە زۆر جار بیرکردنەوەکانمان نەرێنی ئەبێت و خەیاڵی ناخۆشمان بۆیە شتانە لە دڵ و دەروونمانە دروستە بێ کە نەخێر ناگەین، سەرکەوتوو نابین، بەدەستی ناهێنین. لەم بارودۆخە کە باری دەرونیمان تا ڕادەیەکی زۆر تێگەچێ، تۆ هەر پەلە قاژە بکەیت و پەلاماربەی، ئەمە دەرەنجامێکی نابێت. بۆیە پێویستمان بەوەیە مێشکمان ئیسراحەت پێبێ. ڕێگا زۆرە بۆی مێشکی ئیسراحەت پێبێ. بەسیترینی ئەوەیە کاکە دانیشە هیچ مەکە، بڕیار بە ئەم دەدەقەیە دابنیشی لە شوێنەکە، چەند هەناسەیەکی قوڵ بی و بڕیار بە هیچ نەکەیت. ئەمە خزمەتێکی زۆر گەورە ئەکا بە ڕاستبوونەوەی ژیان، بە ئەوەی بکەویتەوە سەر سکەکە. پێویستیش ناکە ئەو تۆزەی کە دائەنیشی دیسان باری قورسی ژیان هەڵگریتەوە لەسەر شان داینیت و هەر بیرکەیتەوە و خۆت جەنجاڵکی. نا، ئێمە ئەڵێن پشوو وەرگرە. دانیشە 10 دقەیە پشوو بە، 12 دقەیە پشوو بە، جارجارە بچۆ پیاسەیەک بکە بەدەم پیاسەکردنەکەەوە، بیر لە شتی زۆر گرنگ مەکەرەوە. و ئێمە ڕۆژانە نانەخۆین، ڕۆژانە شتە خۆین، چای ئەخۆین، دابنیشە بە دیار چاییەکەەوە، بڕیار بەبەست چایەکەت بخۆیتەوە، و دابنیشە بە دیار خوێنەوەی چیرۆکیشی مناڵانەوە. ڕاستە تۆ مناڵنیت، ڕاستە ئەم چیرۆکە لەوە چێ خزمەتێک نەکە، بەڵام لەوە چی ئیسراحەتێ با بە مێشکی تۆ. دانیشە خەریکی خوێندنەوەی شعرێ بە ئەو دەدەقەیە، یعنی شتێ بکە کە پشوویشی ڕاستەقینە وەربگری و دوورکەویتەوە لەو هەموو جەنجاڵی کە بۆ دروست کراوە. پاشان وەرە خەوتنت هەوڵ بە وامەزانە ئیترەکە بەیانی زوو هەستی مادەم وعدیاوە لە بەیانی و خەریک بیت ڕۆژی 10 سەعات زۆر مهمە.
نا تۆ ئەو هەموو خەیاڵە نەرێنی کە بۆ دێ بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە تۆ کۆڵیتی خەوەکەت خراپە یا کەمە خەویت. بەڕێزان هەموو کەسێک بە ڕێژەیەکی دیاریکراو لە خەو سوود نابینێ. یعنی بۆ نمونە هیوا هەیە پێویستەکە 8 ساعت بخەوێ، هیوا هەیە لەوە چێ بە 6 ساعتی ئیسراحەتکە. گرنگ ئەوەیە تۆ بە خەوتن ئیسراحەت بی بە مێشکی خۆت، بە وەستاندنی کار و چالاکی و بیرکردنەوەکان بۆ چەند دەقەیەک لە ڕۆژێکا 1-2 جار ئیسراحەت بی بە خۆت. وەشتێکی کەش چالاکی جەستەی زۆر زۆر گرنگە، بە تایبەتی لە شوێنێکە زۆرکەی. ینی بۆ نمونە تۆ ئەچیتە ناو جیمێکەوە ئاسنێک هەڵەگری سەختی لێ ئەەکەی، بۆ نمونە قەرارە تا 12 بڕۆی، ئیتر 11 زۆر زۆر قورسە. ئەزانی ئەو زەختکردنە چەندێک ژیان بۆ تۆ ئاسانەکە، ئەزانی ئەو زەختکردنە چ هۆرمۆنە لە مێشکی تۆ ئەڕژێ، چی ئیسراحەتێکەیە بە تۆ ئەگەر لە ژیانێکی سروشتیە ئەژی بڕۆ خەریکی باخچەیەک بە درەختێ، یعنی بنی درەختێ بچاڵە شتێ بکە کە جەستت بجوڵە. ئەگەر ئەمەت کرد زانی ئیسراحەت وەرگری، مێشکرد لە دەڵغەلیان وەستاند و لە چالاکی وەستای خەوتی و جەستت زەخت لێ کرد، بۆ نمونە بڕیارەی شناوکەی، بڕیارەی دبنی بتی جۆرەك وەرزش لە وەرزشی قورسەکەی، اینجا مێشکت یێتەوە سەر ئەوەی کە بڵێ وەڵا ئێستاکە ئەم مێشکە بە کەڵکیەوەیە بیر لە ژیانی خۆی بکاتەوە. یعنی تۆ لەم جەنجاڵیان بیرکەیتەوە یەکسەر نەرێنی بیرەکەیتەوە، یەکسەر مێشکت ئەوەنیتر ئاڵۆزە بێ، یەکسەر تووشی قەلەقی ئەبی، تووشی خەمۆکی ئەبی و ئیتر ئەمە شکست دێنێ بە هەموو ئەو پلان و بەرنامە و حەزانی کە هەتە لە ژیانت. بۆیە خودی ئەو چاخواردنەی باسم کرد، خودی ئەو دانیشتنەی باسم کرد، خودی ئەو مەسەڵەن دانیشی دەبێک ئەو لە بەردەسە قەرارە نیوەی بخۆیتەوە، بڕیار بە تا نیوەی ئەو دەبێ ئەخۆیتەوە بەس بیرت لای ئاوەکە بێ و بەم شێوازە تەرکیزی خۆت بهێنەرەوە، ئیسراحەت بە مێشکی خۆت بە، پاشان ئینجا وەرە بیر لە ئایندە بکەرەوە. چونکە لە ناو جەنجاڵیا کە بیر لە ئایندە ئەکەیتەوە یەکەم شدێتە خەیاڵت ئەوەیە کە دنیا هەر ناخۆشە و هەروە ئەبێ و هیچی نادە بە هیچ و نەخێر وەسعەکە ئاوایە. بەس کە ئەم ئیسراحەتانە دیا بە مێشکی خۆت بەڕاستی ئامادە ئەبی بۆی ئەم جارە لۆژیکیانە عەقڵانە ژیرانە بیرکەیتەوە. پاشان یەکەم شت مرۆڤ ئەبێ دەستی بۆ ببە فێربوونە. بەڕێزان فێربوون لە دوای ئەوەی کە پشۆکە دیا بە خۆت دەست ئەەکەی بە فێربوون لەم ڕۆژگارە، لەم ژیانە تۆ لەم سەردەمە بە فێربوونێکی باشەوە ڕووبەڕوو نەبیتەوە هیچت نابێ بە هیچ. یعنی بۆ نمونە تۆ خەریکی کار و کەسابەتی، هەر خەریکی پەلەقاژی، هەر خەریکی بە چحاڵە مەسعود دەرەکی نابێ دانیشە بە مێشێکی ساف پلان و بەرنامەیە بۆ کار و کەسابەتەکەت دابنێ، دانیشە دووسێ کتێب بخوێنەرەوە لەسەر فرۆش، دانیشە کۆرسێ بخوێنە لەسەر بزنس. یعنی تا فێر نەبی ناگۆڕێ. یعنی تۆ بە هەمان عەقڵیەت و شارەزایی ئەو بارودۆخە دروست کردووە، بە هەمان عەقڵیەت و شارەزایی لەو بارودۆخە ناتوانی دەرچی. تۆ بۆ نمونە خوێندکاریش قوتابیەکی ڕوبەڕووی ڕۆژانە شتانەگە بیتەوە کە ناڕەحەت فێری ئەبی لە بیر دەچێتەوە بێزارێت، دەستکە بە فێربوونی ئەوەی کە چۆن فێر ببیت. تۆ کێشەی تۆ ئەوەیە مەنهەجەکان لە ئینگلیزی و ئینگلیزی نازانی، دەستکە بە فێربوونی ئینگلیزی. یعنی تۆ لە هەر شوێنێکا کە هەی بە جددی یەکەم ئیسراحەت نەی بەخۆت، دووهەم پلان و بەرنامە دانە ڕێژی، سێهەم یەکەم پلان و بەرنامەت پەرەپێدانی خۆت و فێربوونت نەبێ، واتە تۆ نەکەوتویتە سەر سکەک. یعنی تۆ هەر لایەزان هەر شتێکی پەلەقاژەش هیچ دەورێک نابینە، وەکو پەرتەناشی سیارە وایە. تۆ سیارەیەک چۆتە ناو قوڕاوێکەوە تاکانی ئەخولێنیتەوە ناگیرێ لە زەوێک، هەر ئەخولێتەوە و لەناو ئەو قوڕوچڵپاوە هەر پەرتەناشەکە باشە. ئەبێ حەلیکی ڕاستەقینی بۆ بدۆزیتەوە کە تۆ زانیت ژیان لەناو پەرتەناشایە و لە شوێنی خۆتا وەستاوی، بەڕاستی ئەبێ بیرکەیتەوە چارەسەریکی بکەیت و پەرەپێدانی خود و پەروەردەکردنی خود و فێربوونی خود. جاران ئەم قسانە بۆ گەنجەکرا، بۆ مناڵەکرا، بەڵام باوەڕکەن هەمومان پێویستمان. یعنی من کە ئێستاکە تەمەنم
45 ساڵم تێپەڕاند من کە ئێستاکە دیبلۆم و بەکالۆریۆس و ماستەرم هەیە من کە ئێستاکە لەوە ئەچێ بڵێم ئەتوانم لێ ئێستاوە دانیشم خانە نشین بم هیچ ناکەم بەڵام باوەڕکەن من ئێستاکە زۆر پەرۆشترم لە جاران چونکە ئەزانم 5-6 ساڵی ئایندە من ئەبێ شتانێکی زۆرتر فێر بوو من ئەبێ شتانێکی باشتر بزانم من ئەبێ شتێکی زۆرترم گوێگرت بێ دنیای کتێبی دەنگی هەیە دنیایە کتێبی چاپکراو هەیە دنیایە کۆرس و بەرنامە هەیە خۆ مەرج نییە ئەم دنیایە هەر هەمووی بۆ تۆ گرنگ بێ تۆ ببی هەڵی بژێری چی بۆ ئایندەی تۆ گرنگە بەڵام گرنگە یعنی بۆ نمونە خوێندنەوەی ئەو 10-15 کتێبە خوێندنی ئەو 2-3 کۆرسە و تەنزیمکردنی ژیانت ئەمانە شتانێکی زۆر گرنگن و ئەگەر ئەوە نەکەی هیچ لە ژیانی تۆ ناگۆڕێت یعنی باوەڕکەن ئازیزە ئەگەر پرۆڤە نەکەی بۆ ئەوەی خۆش بژیت هەرگیز ناتوانانی خۆش بژیت ئەگەر پرۆڤە نەکەی بۆ ئەوەی مرۆڤێکی سەرکەوتوبی هەرگیز ناتوانانی سەرکەوتوب من بە ئێوەڵێ و ئەم نمونەیەم چەندین جار باس کرد مۆسیقاژەنێکی کارامەی بە ئەزموون ئەگەر کۆنسێرتێکی هەبێ بەبێ پرۆڤە ئەچێتە کۆنسێرتەکەەوە ناچێت من باسی من و تۆ ناکەم کە نازانین ئالەتێکی مۆسیقی بگرین بە دەستمانە من باسی کەسێکەکەم کە خیبرەکەی ئەوەیە هەموو شارەزایەکەی ئەوە بەبێ پرۆڤە ناچێتە کۆنسێرتەکەەوە بەڵام یعنی کۆنسێرتەکەی ژیانی ئەو بەقەت ئایندە بۆ تۆ گرنگ نییە یعنی شتەکانی تۆ ئایندەی تۆ ژیانی تۆ ئەو شتانی کە لای تۆ بەهۆی قیەمەکانتەوە بەسراوەتەوە بەهایەکی هەیە یعنی ئەم شتانە لای تۆ نەگرنگ نین حەدەتێ ڕاستە و خۆ بڕۆی بەرە و ئەو شتانە ناکرێت ئەبێ دانیشی خۆت ئامادە بکەی ژیانەکە زۆر ئاڵۆز بووە خۆت ئامادە نەکی خۆت فێر نەکەی خۆت بەڕاست نەکەیتەوە ڕۆژانە ژیان دەکەوێتەوە ناو ئەو پەرتەناشەی کە باسم کرد وە لە شوێنی خۆتە ئەسوڕیتەوە و ئەمە بە تەواوەتی ناڕەحەت دەکە پاشان کە تۆ ماوەیەکی زۆر وا ڕۆژی کرد 10 ساڵەگەری ئەنی زۆر کەس بێهیوا بووە وازیێناوە ئەڵێ وەرخەرێک بووم چەند جارە هەر وازمێناوە دەستم پێ کردوێتەوە وەڵی ژیانە باش نابێ نازانم چی و 1001 بڕووبیان بەڵام ئەم ڕووبیانانە مەهێنەرەوە لەمڕۆوە بڕیار بە دەست پێ بکەی بۆ گۆڕانکاریشی نوێ و ئەشتوانیت یعنی نابێ لە خۆتی قبول بکەیت کە بەیانیت وەکو ئەمڕۆوە نابێ لە خۆتی قبول بکەی هەفتەی ئایندە وەکم هەفتەیەوە نابێ لە خۆتی قبول بکەی ساڵی 2027 و ساڵی 2026 وابێ و ئەمە ڕێگە ڕاستەکەیە و بەڕێزان هەموو قوتابخانە فکری و فەلسەفیەکان ئاینیەکان هەموو پێغەمبەران هەمویان هاتوون تاوەکو ژیانی ئێمە بەرەو باش بوون بڕە و بەچی باشتری ژەوێ بیرکردنەوەیەکی باشتر پشوویەکی باشتر ئیشێکی باشتر فێربوونیەکی باشتر دوایی ژیانێکی باشتر و ئایندەیەکی باشتر یعنی بۆ ئەبێ لە خۆمانی قبول بکەین کە کاتەکانمان تێپەڕێ بەبێ ئەوەی شتێکی نوێ فێر ببین بەبێ ئەوەی بەرهەمێکمان هەبێ بەبێ ئەوەی عیبادەتێکی ڕێکپێکمان تیا کرد بێ بەبێ ئەوەی شتێکی باشمان بنیاد نابێ بەبێ ئەوەی کار و کەسابەتێکی باشمان بۆ ئەبێ قبوڵی بکەین ئەی خۆ بەڕێزان قبول نەکردنی بارودۆخی خراپ ئەو پەڕی مەردایەتیە یعنی ئێمە زۆر جار لەسەر شتی زۆر بەسیط لەوە ئەچێ هیوامان هەبێ ئینسان هەکوشێ کەواتە شتی زۆر سادە قبول ناکە کێ لە ئێمە جنێوێکی ناخۆش قبولەکە بەڕێزان ئەوەی کە تۆ خۆت ئیهمالکەی ئەوەی کە کاتەکانت بەزایەبەی ئەوە گەورەترین ئیهانەکردنە بەخۆت ئەسڵەن ئەکرێت جنێوێکت پێ بن خۆ هێلکەیت و جواب نەیتەوە ئەوە حکمت بێت خۆ بتزیتەوە بەڵام هیچ حکمت و داناییشی تیانە تۆ ژیانت نەزانی بەچە ئاراستەیەکە ئەڕوا و قبوڵت بێت یاتێت جا خۆشەویستانم من داوام لێ کرا بوو کە ئەم شەو وەڵامی یەک دوو پرسیار بەمەوە لە خزمەتتانە کە بەڕێزانێک بەردەوام نامە ئەنێردن و پرسیارەکەن لەسەر خودی
ئەو پرۆگرامانی لە ئاوات ئەکادمی هەیە. من بە کورتی ئەمەتان بیرە خەمەوە کە ئێستاکە هاوینە و زۆرێکتان فرسەتێکی باش لەبەردەستانە هەیە، چ ئەوانەی قوتابین، چ مامۆستان، چ کەسانێکن یعنی بەداخەوە هیچ ئیشێکیان نییە، ئیتر ئایا خەتای بار و زروفە، خەتای ڕابردوویانە، خەتای زۆڵم و زۆرێکە لێیان کراوە، ئەمڕۆ هیچ کار و شتێک نییە ئەنجامی بن، بەڵام ئەمڕۆ فرسەتە کە دابنیشن بۆ فێربوون و فێربوونەکەش کاتیەیە. زۆرێک لە قوتابیەکانمان ئەڵن چی بکەین سارد نەبینەوە، واز نەهێنین و بەردەوام بین. هیوا هەیەڵە من دەستم کردو بە فێربوونی ئینگلیزی بەڵام وازم هێناوە، هەمتر دەستم بەهمتر وازم هێناوە. ئایا یعنی ئەمە بۆ منە بێ؟ بەڵێ بۆ تۆ ئەبێ. ئازیزان هەمومان هەر شتێکمان بەدەستێناوە دڵنیا بن مرج نییە لە عاقڵیمان بوو بێ، لە زۆر زیرەکیمان بوو بێ، یان شتەکە بۆ مێشکی ئێمە زۆر گونجاو بوو بێ و ئاسان بوو بێ. دڵنیا بن پەیوەندی بەوە هەیە کە بە جۆرێ لە جۆرەکان قبولمان نەکردووە، کاتەکانمان بڕوە و ئەو شتە بەدەست نەهێنین بۆی دەستمان کردوێتەوە بە فێربوون. یعنی تەنها یەک شتە وازمان هێنا و دەستمان پێ کردوێتەوە، هەمتر وازمان هێنا بەڵام هەمتر دەستمان پێ کردوێتەوە. یعنی هەر شتێکە تۆ لە ژیانتە بەدەستت هێناوە هی ئەوە نییە کە لە ماوەیەکی زۆر کەمە ئێستا بڕۆ ئەو شتانی کە بەدەستت هێناوە. بۆ نمونە تۆ هەندێک صفاتی جوانە هەیە، ئەم صفاتە جوانە بەرهەمی ئەوە نییە وەڵا ڕۆژێکیان مامۆستایەک ئامۆژگاری کرد یەکسە ئامۆژگارێکیم کرد یەکسە بووم بەم جۆرە کەسایەتی، شەڕت کردووە لەگەڵ نەفسی خۆت، تێکەوتویتەوە، دیسان هاتوویتەوە، دیسان وازێنەوە، دیسان دەست پێ. واتە سونەتی ئەم ژیانە وایە ئەگەر شتێک گرنگ و گەورە بێ بەخوا لە پڕێکا بەدەست نایێت، یعنی مەگەر بە ڕێگایشی ناتەبیعی. یعنی بۆ نمونە کابرا بانقی بڕیەوە یەکسە بۆ بە ملیۆنەر، ئەمە جیاوازە لەوەی بە کار و کەسابەت بۆ بە ملیۆنەر وانە. ئێمە باسی کار و کەسابەتەکە ئەومان نییە نەفەرێ بانقی بڕیەوە، ئێمە ئەمانەیە بە شێویشی ئەخلاقی بگەین بە شتێک باشە، گەیشتن بەم شتە، چ عیلم بێت، چ پارە بێت، چ زمانزانین بێت، چ کەسایەتیکی بەهێز بێت، چ هەندێک صفاتی جوان بێت کە ئێمە بتوانین ڕۆڵێکی باش بگەڕین لەو کۆمەڵگایە، ئەمە ئیشی یەک دوو ڕۆژ نییە و هەر شتێک بە دەستمان هێناوە بە تەئکید بەو پرۆسەیە ڕۆشتووە کە چەندەها جار وازمان هێناوە دەستمان پێ کردوێتەوە. کورسێکت کڕیوە باشە، ئێستا زۆرێکتان بەشداری کورسەکانی ئاوات ئەکادمیتان کردووە، کورسێکت کڕیوە زوو خوێندووتە باشە، ئیهمالت کردو مۆزوعەکە قیچێکە بڕیار بەرەوە جارێکی کە یەک مڕاجعی سەرەیەکی دەوە. کورسێکت خوێندووە نیوەی تەواو کردووە، بڕیار بە دەست پێ بکەیتەوە نیوەی تری تەواوکەی. جا خۆشەویستان لە سەردەمێکە ئەژیت بیان و بڕا، یعنی ئێستا بۆ نمونە ئاوات ئەکادمی بیانی کەسی نەهێشتووە، ئەڵی من کاکە بۆیە فێر نابم لەبەرەوەی یادگەم خراپە. ئێوە تا ئێمە کۆرسمان هەیە یادگە تۆ تەمەنە 20 ساڵە 30 ساڵە 40 ساڵە هەر ئەڵی یادگەم خراپە دەی وەرە 5-6 مانگی بۆ دابنێ. لای ئێمە بە 7-8 هەفتە تۆ یادگە زۆر باشە بێ، قەیچەکە تۆ بڵێ ئەوە وعد بێ 3 مانگ، کورە ئەوە وعد بێ 4 مانگ، وانییە 5 مانگ، یعنی تۆ دانیشە خەریکێمە. مەسەلەن تۆ ئەڵی من بە شەوا بۆم ناکرێ، قەیچەکە دەرسی تۆمارکراومان هەیە بە ڕۆژە دانیش، بە ڕۆژ بۆ ناکرێت بە شەو، بەیانیان بۆ ناکرێت دوانی وەڕ. یعنی ئەڵی لە ماڵم، ئەڵی لە ئیشم، ئەڵی دوورم، ئەڵی لە لادێم، ئەڵی لە وڵاتێکی ترم، یعنی بیانوو نەماوە. چونکە ئێمە هەر لە سەرتاوە کە سیستەمەکەمان دانا بیرمان لە حەلی ئەم شتانە کردوێتەوە. بۆ نمونە کابرا ئەڵێ و کاکە من ئێوە دەرسی تۆمارکرا و ڕاستەوە خۆتان هەیە، نەخێ من فرێ ڕاستەوە خۆ ناکەوم و مەجالم نییە لە ئەوروپام و لەو کاتە ئامادە نابم. ئێمە ڕاستەوە خۆکەش تۆمارەکەینەوە دیسان بۆ دانینەوە. یعنی هیچ بیانوویەک نەماوە کە تۆ دەست پێ نەکەی. مەسەرەن هیوا هەیە ئەڵێ فێربوونی ئینگلیزی مامۆستا من پارەم نییە. باشە ئێمە چیمان کردو؟ دیبلۆمی وەرگێڕان پرۆگرامێکە چەندان کۆرسی جۆراوجۆری تایە و چەندان مامۆستای بەڕێز لە ناو ستافەکە یارمەتی بەشدار بووە. تۆ ئەڵێ کاکە من پارەی ئەوم نییە بەشداری دیبلۆمی وەرگێڕان بکەم. باشە لێڤڵی یەکەممان 3 کۆرسمان داناوە بە 15,000 یعنی کۆرسی 5,000. بۆ نمونە استراتیژیەکانی فێربوونی زمان 3 کۆرسی تایە بە هەر 3 کۆرسەکە بە 30,000 یعنی کۆرسی 10,000. زەمانەکانی زمانی ئینگلیزیمان بە 1 کۆرسانەوە بە 30,000 یعنی تۆ بە
30-40 کۆمەڵێک کۆرس وەرەگری و ئەم کۆرسانە ماوەیەکی باش تۆتوانین لەسەری بەردەوامی لە سایتی ئاوات ئەکادمی 1-2 کۆرس و چەندین بەرنامەمان داناو بەبێ بەرامبەر awatacademy.com باشە لە یوتیوب بەدەیان و سەدان ڤیدیۆ و دەرس و بابەتی گرنگی تایە خۆ هیوا هەیە ئەڵە من پارەم نییە کۆرس بەشداریکەم بەڵام حەزم لە بابەتە دەرونیەکانە لە بەشی لایڤی یوتیوبی ئاوات ئەکادمی کۆمەڵێ دەرسی تایە بۆ خۆناسی و خۆپێگەیاندن و هەمووشی بەبێ بەرامبەرە 5-6 سەعاتە دانیشەوە 5-6 سەعاتە توانی ئیسفادە لێ بکەی اینجا دوای ئەوە مرج نییە هەر ئاوات ئەکادمی یعنی ئێستاکە دنیا پڕە لە شتی زۆر باش تۆ ئەتوانی لەسەری بەردەوام بی بەڵام ئیتر ئەوەی تایە ئێمە تا ڕادێک ئەزانین کێشەکان چییە و حەلەکەی کامەیە وەسپاس بۆ خوا خەڵکانێک کە هاتوون گەشتون بە ئەو چارەسەرانی کە ویستویانە خۆشەویستان سێرێکی نووسینەکانتانەکەم جارێکی ئاگدارتانەکەمەوە ئێمە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگەمان هەیە کەسێک کە یادگە و تەرکیزی خراپ بێ بەبێ گومان لە 100% ئەتوانێت لە ماوەی خوێندنی ئەو پرۆگرامە بەڕێنمایی و ڕاهێنانەکان بە فێربوونی تەکنیکەکان یادگە و مێشکی خۆی زۆر باش بکە بەڵام ئیتر تۆ لەگەڵ نەفەرێکی کا خۆ مقارن نەمەکە لەگەڵ خۆت مقارنە بکە من کە وعدەیەم لە 100% مەبەستم خۆتە ئەمڕۆ توانای تۆ چییە ئیلا ئەو توانایە زۆر زیاترە بێت یەک تۆ زیاد بێت تۆ زۆر فەرقەکەی یعنی بۆ نمونە تۆ جاران شتی لەبەر کردو لە بیری چۆت لەمە دو لەبەرێکی لە بیری ناچێتەوە مەسەرەن جاران ماوەیەکی زۆر ویستم جارە ماوەی کەمترێت جاران ماوەیەکی کەمی بەسەرا بچوە لە بیر دەچوم جارە ماوەیەکی زۆری ئەوێت تاکو تۆ بگاتەوەی لە بیر بچێتەوە لەو ماوەش ئەفریاکەی کەم ڕاجعیش بکەیتەوە واتە تۆ ئیلا لە 100% توانای مێشک و فێربوون و یادگەت باشە بێ هیچ گومانێکی تیانە من لە ساڵی 2004ەوە ئەم بابەتە ئەڵێمەوە واتە 22 ساڵە لەم 22 ساڵە هەر کەسێک بەگوێی کردبم ڕاهێنانی کردبێ تەمرینی کردبێ تەکنیکەکەی جێبەجێ کردبێ دڵنیام لە 100% چونکە من جاران توێژەری کۆمەڵایەتی مەهێنا تاقیکردنەوەی بە تەلەبەکانە کرد نەتیجەکانی وەرەگرت دوای دەرسەکەش دیسان دوای دەورەکەش تاقیکردنەوەی کردەوە نەتیجەکان و ڕێژەکەی دەرێنا زۆربەی دوو هێندەتوانە یادگی باشە بوو ئێتۆ دوو هێندەتوانە یادگەت باش ببێ لە خراپەوەی بە باش لە باشەوەی بە باشتر ئیتر جگەلەوەی هیوا هەیە ئەوە نەشتوانە یادگی باشە ئەمە مۆزوعی بەهێزبوونی یادگە مۆزوعی فێربوونی زمانی ئینگلیزی لە ئاوات ئەکادمی پرۆگرامێکی زۆر چڕوپڕەوە فرسەتەوە باشترین شتەکە ئینسان بڵێ ئەم 6 مانگە من دانیشم بەجددی خۆم فێری زمانی ئینگلیزیەکەم و دوای ئەو 6 مانگە ئیتر من بە ئینگلیزی گوێگرم ئیتر بە ئینگلیزی ئەخوێنمەوە ئیتر بە ئینگلیزی گوێ لە یوتیوبەرەگرم کۆرسە خوێنم بە ئینگلیزی ئەتوانی بەس تۆ ئەم 6 مانگە بڕیار بێ خۆت یەکلاییکەیتەوە لەگەڵمان لەگەڵ پرۆگرامەکە بەردەوامی بەشی ئەوەشی تایە نەپێویستت بە قاموسە نەپێویستت زۆر جا بەلەبەرکردنە نەپێویست بە سەعیکردنە بەس ڤیدیۆکان سەیرەکەی وامان داڕشتووە ڤیدیۆ یەکەم کە سەیرەکەی دووەمت کە سیر کرد یەکەم بەهێز ئەبێ لە مێشتا بەبێ ئەوەی بڕۆیتەوە سەری سێهەم و چوارەم خوێن یەکەم ئیتر ئەزانی بیشیڵیتەوە یعنی هەموو پرۆگرامەکە ئەوەنە بە چڕوپڕی و لە ئاسانەوە بەرەو قورس دانراوە بەس ڤیدیۆکان سیرکەیت و هەندێک فلاشکار دروستکەیت و لەگەڵی بەردەوام بی مانگی سێم بخوێنە مانگی یەکەم لە 100% زانی ئێکەواتە جاری وای پرۆگرام هێوانیە یعنی زۆر پرۆگرام هەیە یەکەم بخوێنە یەکەم نەزانی بچی دووەم خەریک بی دووەم قورسە بێ مرجیش نیە یەکەم باە بەڵام لای ئەمەوانە دڵنیا بە یەکەمت خوێن باش نەبووی دووەم بخوێنە یەکەم لە 100% باشە سێمت خوێن یەکەم ئەسڵ نەزانی بڵیتەوە لەبەرەوە ئەم 6 مانگە تۆ ئەتوانی بەم شێوازە لەگەڵ دیپلۆمی وەرجێڕانی ئینگلیزی بەردەوام بی یا ئەگەر فێربوونی عەرەبی بێ لەگەڵ عەرەبی بەردەوام بی ئەویش هەروەها بەو شێوازە چڕوپڕ و مەزبوط دانراوە و ئێمە ئەزمونێکی زۆر باشمان هەیە لەوە کە خەڵک چۆن ئەتوانێت بەردەوام بێ ئیسفادە بکە و بۆ عەرەبی عراقیکەش کەواتە یا ئینگلیزی یا عەرەبی عراقی یا عەرەبی فوسحا ئەمە زۆر بەجددی کەسێک ئەتوانێت لە ئاوات ئەکادمی خەریک بێ و باشکردنی مێشک بابەتێکی زۆر گرنگە لە ئاوات ئەکادمی و خۆتان ئەو هەموو فیدباکەتان بینیوە خەڵکانێکی زۆر باوەڕکەن هیوا هەبوو بۆ گاڵتەکردن بەشداری کردووە تەلەبەی ئامادەی یعنی هەر بۆ گاڵتە و خۆشی و ئەمانە هاتۆتە گرروپ لە خۆی قسەی حەلەق و مەلەقی کردو دەریان کردو لە گرروپ گلەی کردو ئەم ترێ نایەنێتەوە
وتروتیانە بەزی دەرسە خوێنی باشە ینە دەرتەکەین لە گروپەکە ئیتر ڕای بواردۆ بەم و بە شتی شیاوی نووسیەوە باوەڕکەن هەر ئەو کەسە نەک ئەوە هەموو ژیانی گۆڕاوە و هەر ئەو کەسە کە هەر گاڵتەی بە خوێندن هاتوو دەرەجەکانی باوەڕ ناکەم هەرگیز گەشتوێتە 70 لە کۆلێژی پزیشکی گشتی وەرگیراوە ئێستاکە یعنی ئەمە شتێکە کە ئێمە شانازی پێوەکەین سوپاس بۆ خوای گەورە فەزلی خوای گەورە نەتیجەی وامان هەبوو بەنسبەت بابەتەکانی ترەوە هیوا هەیە شتەکە بە کێشە باری دەرونی خۆی تێگەیە مەسەرەن یان شتی بەسیط تەسیری لێ کردووە یادگاری کۆنی هەیە فۆبیای لەگەڵە کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی یەکێکە لەو کۆسانەی ئەگەر بیخوێنی جێبەجێکی ئێمە هیوامان هەیە 5-6 کێشەی دەرونی گەورەی هەبوو هەمووی چارەسەر کردووە هیوا هەیە یادگاری ناخۆشی هەبوو ژیانی تێکیاوە چارەسەری کردو هیوا هەیە کەسێکی خۆشویستێتی خۆشەویستەکەی نهێڵێ هیوا هەیە خۆشەویستی نەماوە بۆ کەسی ویستی خۆشەویستەکەی زیاد کاتەوە هیوا هەیە عادەتێکی خراپی هەبوو ویستێتی بیگۆڕێ هیوا هەیە مەسەلەن نەیوێراوە لە بەردەم خەڵکا قسە بکە یان فۆبیایەکی هەبووە لە خوێن ترساوە یان لە حەشە یانی زۆر کێشەی دەرونی هەبووە لە کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونیە من زۆر شتی گرنگم لەویا باس کردووە و کەسانێکن سایکۆلۆژیای مرۆڤی سەرکەوتویان ئەوێ حەزەکەم بزانن چۆن ئەتوانن سەرکەوتوو بن چۆن ئەتوان وەکو هەندەسەیەک سەیری کەسێتی بکەن ئەوانە کۆرسەکانی NLP-شیان خوێندووە وەیتر لە ئاوات ئەکادیمی بۆ نمونە خەڵکی وا هەبووە نەیتوانیمە خوێنەرێکی باش بێ هاتووە بۆ خوێنەری بەرهەمدار یعنی هەر لە قوتابیشی بنەڕەتیەوە حتا وەکو پرۆفیسۆرێک لە زانکۆ پزیشکێ لە نەخۆشخانەکانی تەنانەت دەرەوە هاتووە خوێنەری بەرهەمداری خوێندووە و سپاس بۆخوا زۆر لی سوودمەند بوو و سوودمەندی ئەو خەڵکە زۆرانە لە ئاوات ئەکادیمی وای لێکردوم کە ئێستاکە بە ڕێگەیەکی زۆر باشی بزانم کە بە خەڵک بڵێم وەڵی فرسەتە و تۆ ئەتوانی ئەم فرسەتانە بقۆزیتەوە بەڵام قسەی ئەوڵ و ئاخرم بۆ هەموو کەسێک ئەوەیە ئەگەر قەدری خۆت نەزانی و ئامادە نەبی ئایندەیەکی باش بنیاد بنی هەر شتێک بەدەستی بێنی ئیهمالێکی لەدەستییت یعنی تۆ بۆ نمونە ئینزیێکی باشە زانی ئیتر لەم دەقەوە مەخوێنەرەوەی گوێ مەگرە گرنگی پێمێ لە ئیشەکە تا لە خوێنە ئێتو ئەم توانایەت بەرەبەرە کزەبێ یعنی هەر شتێکت کە دەست پێ کردووە ئەبێ ڕێگایەکیش بگریتە بەر بۆی کە بتوانین لەسەری بەردەوام بی خۆشەویستان من هەوڵێم شەوانە لە لایڤێکا لە خزمەتتاناوە و هەر جاری هەوڵێم بابەتێک ئاماژە پێ بکەم من دوێنێ شەو باسم لەوە کرد کە هەموو جیهان ئێوە خەیاڵی ئێمە بەرێ و بەهۆی ئەوە کاتەکانمان ئەڕوا و عمرمان بەزای ئەڕوا ئەم شەو باسم لەوە کرد کە ئێمە بۆ ئەوەی بینەوە سەرخەت پێویستەکە خەوتنمان باشکەین و پێویستەکە تەرکیزکەینەوە سەر شتێکی سادەی وەکو پیاسەکردنی خواردنەوەی چایەک یان جارجارە کات بین بە مێشکی خۆمان و دانیشین بیر لە هیچ نەکەینەوە تا مێشکمان ئیسراحەتەکە و باسم لەوە کرد کە ئللا ئەبێ هەر چۆنێکمان کردووە بەردەوام بین و سەرەتای هەموو شتێک لە ئیسراحەتەکە و یەکسەر بە دوایە لە پلانێکەوە دەست پێکا کە ئەبێ پلانەکە بە فێربوون دەست پێ بکە بەڕێزان من هەر چەند ساڵ جارێ پلانێکی استراتیژی ورد بۆ ژیانی خۆم دانێ و لەناو ئەم پلانە کە زۆر شتی گرنگی تایە بەڵام ئەوەی لە هەموو شتێک گرنگترە ئەوەیە ئەڵێم من ئەبێ چی فێر ببم یعنی تەسەورکەن ڕۆژانێکە پلانم داناوە گەنجێ بووم ئەو زمانە خوێندنم تاو نەکردو هیچ ئەزمونێکم نەبوو دانیشتم پلانم داناوە وتومە منە بێم شتانە فێر بم منە بێ فێری مەلە بم منە بێ فێری شۆفێری بم منە بێ فێری ئینگلیزی بم منە بێ فێری عەرەبی بم منە بێ فێری فلان پرۆگرامی کۆمپیوتەر بم منە بێ فێری فلان زانست بم یعنی چەندین زانستم نووسیوە ئێستاکە کە سەیرەکەم بەڵێ سوپاس بۆخوا ئەگەر چی لەوە ئەچێ بەو کاتی دیاریم کردو بەدەستم نەهێنابێ بەس وازم لێ نێناوە بۆ نمونە وتومە منە بێ لە NLP شارەزا بم وتومە منە بێ لە هیپنۆتیزم شارەزا بم بۆ نمونە من زانستەکانی کارژێڕیم هێناوە تەنانەت زانستەکانی زمان وتومە بە گرامەر شارەزا بم بۆ نمونە چی شارەزا بم بۆ نمونە زانستەکانی کارژێڕی ڕۆژانێک لە پلانەکەما جێم کردوێتەوە منە بێ لە بواری Human Resources Management ئەوەی کە پێڵن HR بێ شارەزا بم منە بێ لە بواری مارکێتینگ شارەزا بم منە بێ لە بواری یعنی هاتوون استراتیجیک مانیجمنت شارەزا بم یعنی عیلمم نووسیوە و ئەم عیلمانە ساڵێ دوان سیان چوار پێنج
ئیشم لەسەر کردو کۆرسم لەسەر خوێندەوە کتێبم لەسەر خوێندەوە تا ڕۆژێک زانیمە ئەوە من 10 ساڵە خەریکی ئەو شتم اینجا ئیتر کۆرسم لەسەر ڕاگەیاندووە و دڵنیاتانەکەمەوە لە ئاواتەکادمی هیچ کۆرسێکم نییە ئیلا پێشینەیەکی زیاد لە 10 ساڵی لە پشتە واتە بۆ نمونە وتومە وەرن من گرامەری زمانی ئینگلیزیتان وا لێ یەکەم بۆتان کە زۆر خۆش و ئاسان بێ باوەڕکەن من نزیکەی 15 ساڵ بەلایانی کەمە وتومەتەوە اینجا هاتووم لە ئاواتەکادمی وتومەتەوە بۆ نمونە ڕۆشتوم بەکالۆریۆس و ماستەرم هێناوە لە بواری کارگێڕی و بزنس باشە دوای ئەوە مطالعەیەکی زۆرم کردووە دوای ئەوە ڕاوێژم بە خەڵی جاوە ئیشم کردووە دوایی هاتووم کۆرسێکم ڕاگەیاندووە من نەهاتووم 4 کتێب بخوێنمەوە کۆرسێ ڕابگەێنم حەدیزی شتیوان ناگەم چکۆ بەڕاستی کاتێک کەسێک جیە کۆرسێک ئەخوێنێ بۆ ئەوە نایە وەڵا کەسێ هەندێک معلوماتی جوانی بۆ ئامادەکردوین خۆی عەزیەتی کێشاوە دە کتێبی خوێندوت و پرێزنتەیشنێکی هەیە یان دەرسێکی ئەڵێتەوە یان خۆی چوە کۆرسێکی خوێندووە هاتوو بە ئێمەی بڵێتەوە خەڵک بۆ نایە خەڵک جێت بزانێ ئەو شتەی تۆ ساڵەهای ساڵ ئیشت لەگەڵیان کردووە لە ناو ئەزمموی خۆتەوە چۆن ئەتوانی ئەو ئەزممونە وا بکەی ئەوەی خۆت بە ماوەیەکی زۆر پێیگەشتی بتوانین بە ماوەیەکی کەم بیگەێنی خەڵک بۆ ئەوەیە بۆ بەژاریکردن لە کۆرس چ فێربوونی زمان بێ چ بوارەکانی بزنس و بازارسازی بێ چ بوارە دەرونیەکان بێ یعنی خەڵک بەڕاستی ئەگەر کۆرس هەر کتێبەکە بێ بۆچی بێ بۆ کۆرسێک ئەگەر کۆرس کەسێک ڕۆشتۆ کۆرسێکی خوێندۆ هاتوتەوە کۆرسەکەمان پێ ئەڵێتەوە نسخەی تەزویرە خەڵک بۆ شتانە نایە بۆیە سپاس بۆ خۆی گەورە من لە ئاواتەکادمی وام کردووە لە بوارێکە بۆ نمونە هەندێک لەو بابەتانی لە ئاواتەکادمی بە کۆرس وتومەتەوە لە 2006ەوە من خەریکی بوو یعنی تو حسێب بکە لە 2006 کە من تازە سەرەتایم تاوا کردووە لەو کاتەوە خەریکی بابەت بووم لە 2020 من هاتوو وتومەتەوە یعنی بە درێژایی ئەو هەموو ساڵە لە بواری بزنسا من لە 2011 بەجددی لە بواری بزنسا ئەخوێنمەوە شەهادە بەدەستێنم ئەخوێنم ساڵی پێرار هاتووم کۆرسم پێشکەش کردووە لە بواری بزنسە یعنی ئەبێ کۆرس وابێ کەسەکە بەناو ئەزمموی خۆیان تێپەڕی بێن لە ئەزمموی خۆیەوە بێ شتێ بە تۆ بڵێ کە تۆ کاتی کەمترێ پێ بچێت کە تۆ ئەزمموی ئەو ئیسفادە لێ بکەیت و لەگەڵ واقعەکە بگونجێ بۆ نمونە کابرایەکی ئەمریکی باسی شتێک ئەکا لە بواری وەبەرهێنانە تۆ بێ قسەکەی ئەو بێنی لە کوردستانە ئەو شتانە وانە تۆ چۆن ئەمە ئینسیجام پێیەکەی ئەبێ کەسێ بێ ئاگای لە بارودۆخەکە بێ و بەڕاستی تێگەشتوێ لە بارودۆخە ئەگینا هیچ معنایەکی نییە تۆ قسەیەک بۆ کۆمەلگایەکی تر بۆ ژینگەیەکی تر بۆ جۆرە خوێنەرێک گونجاوە ئێمە بین سلایدی لەسەر دروستکەین ئەمڕۆ زۆر ئاسانەوە یعنی من بەبێ مبالەغە ئەتوانم هەر شتێکتان بووە لە ماوەی چەند ڕۆژێکە ئامادەیکەم بیکەم بە کۆرسی بەڵام ویژدانن نابێت ویژدانن ئەبێت تۆ بی شتێ بڵیتەوە کە معریفە و حکمت و ئەزمون و ئەم شتانی لەسەر کەڵەکە بوو بێ و تۆ شتێک فێر ببی بۆی بە کاتێکی کەمتر بکەیبەوە بۆیە ئەمە لە ئاواتەکادمی بەردەوام ئەڵین زۆرترین فێربوون لە کەمترین کاتە خۆشەویستان سێرێکی نووسینەکانتانەکەم ئەڵێ چۆن لایەنی گوێگرتنم باشکەم بەڕاستی زۆر خراپم لە لیسنین زۆر ئاسان ئەتوانین لایەنی گوێگرتنی باشکە یەکەم دانیشە شادەوین بکە گوێ بگرە لاسایی بکەرەوە دانیشە ئەگەر ڕڵی ئەمە قورسە بڕۆ ڤیدیۆکی ئاسانتر ئەگەر ڕێی بڕۆ کارتۆنێکی مناڵان بڕۆ شتێکی سادە یعنی لێوە دەست پێ بکە اینجا دوای ئەوە هەوڵ بە ئەگەر چیرۆکێک شتێک نووسینی لەگەڵایە یەکەم جار نووسینەکە بخوێنەرەوە وشە گرنگەکان لەبەرکە لی تێبگە اینجا دوایی وەرە گوێی لێ بگرە بەڵام گوێگرتن بە یەکجار باش نابیت یعنی مەسەرەن ئاسایی بێ بەلاتەوە بڵێ ئەم چیرۆکە 20 دقەیە من شەرت بێت 10 جار وازی لێ نایەنم لەوە چێ لە دەهەم جارە ئەو ئەیڵێت تۆ لە خۆتە ڕستەی دوای ئەویشە بۆیە ئەلەویایە ئیتر تۆ هەم ئامادە ئەبی بۆ قسەکردن دوای ئەوە هەم گوێگرتنیشت باش بۆ گوێگرتن زۆر بە ئاسانی باشە بێت لاسایی کەرەوە یەکەم جار سێری نووسینەکە کە دوای نووسینەکە لابە بەڵام کاتی ئەوێ یعنی تۆر بڵێ وەڵام من باش نیم نا ئەبێ دانیشی کاتی بۆ تەرخانکە
ساعتی بەڕێز لە پلان هەیە لە داهات و کۆرسی هیپنۆتیزمی نوێ بکەیتەوە پلان دێ کۆرسی فێربوونی زمانی نزیک بە هیپنۆتیزم بکەیتەوە وەڵا ڕاستیەکەی باسی ئایندەی دوور ناکەم بەڵام لە ئێستا پلانی ترم هەیە یعنی خەڵکانێکی زۆر موئەسسەسە شەریکاتێکی زۆر پێویستیان بە ڕاوێژ و ڕاهێنانە لە بواری کار و کارژێڕی و بەڕێوەبردننی سەردەمیانە منیش لە ئێستا کار لەسەر ئەوە ئەەکەم و ئەگەر لە ئایندە ئەو بوارە ڕەخسا جارێکی کە مەجالم هەبوو ئینشاءڵڵا ئیش لەسەر ئەوەشەکەم ینی ئەوەی کە ئێستاکە ئەمەوێ ئیشێکی لەسەر بکەم لە کوردستانە ئەویش ئەوەیە ژیانی دارایی کەسی ژیانی دارایی لە موئەسسەسات مەسەلەی داهات مەسەلەی بەڕێوەبردن یعنی باوەڕکەن ئازیزان هەر لە حکوومەتیەوە بیگرە حکوومەتی هەرێم کۆمپانیاکان دەهم و دەستگاکان حتا ئەگاتە دوکانێکی بەسیط لە ڕووی کار و کارجێڕی و زانستی بەڕێوەبردنەوە هەڵەی زۆر زۆر گەورەیتیایە و ئەم هەڵانە کە گەورن هەنێکیان چاکردنیان زۆر ئاسانە هەنێکیان بەس بەڕێوەبەرەکە تێبگەینی کاکە ئاوا غەڵەتە ئاوا ڕاستە شتەکە زۆرێکی یێتەوە سەر خەت بەڵامی تر ئێستش خەریکە ئەگاتە ئەوەی کاتی ئەوەیە بەڕاستی ئیشی تا بکرێت بەتایبەتی لە بواری شەریکات و موئەسسەساتە یعنی ئەو کۆمپانیانەی هەمانە بۆیە نابن بە جیهانی بۆیە هەر لۆکاڵن بۆیە گۆڕانکاریەکان وایان لێ ئەکا شتێکی بەسیط ڕوئەیە ئەچی سێرەکی دوکان داخراوە کۆمپانیا داخراوە یعنی خەڵکانێکی زۆر پارەکانیان ئەچن لە بوارێکەوە بەرهێنانەکەن لە ناکایەکە ئەدەزرێ یعنی بێسەروبەریەکی زۆر هەیە لەم بوارە ئەمەش بەڕاستی بە شارەزایی یەتەوە تاین سوپاسدانەکەم ئازیزانم ئەڵێ ئایا بەرهەمی نووسینت هەیە وەڵا بەرهەمی نووسینم هەبوو ئەوانەشی کە لەم ساڵانی ئەخیرا نووسی و من چاپم نەکردوون ئەجینا لە بواری زیرەکی و تەرکیز و مێشک و یادگە و فێربوون و لە بواری بەڕێوەبردن و ئەوانە هەمووی نووسین هەیە هەنێکی چاپ نەکراوە هەتا لە بواری ئەدەبیاتە مەسەرەن ڕۆمانی پەروەردەیم هەبوو بۆ مێرد مناڵان چیرۆکی فێرکاریم هەبوو هیچیان چاپ نەکراون ئەوەی کە چاپ کراوە کتێبێکم لەسەر زیرەکی چاپ کراوە دووسێ کتێبی وەرجێڕاویشم هەبوو یەکیان لەسەر تەندروستی بوو یەکیان لەسەر مێشک بوو یەکیان لەسەر خوێندنەوە بوو ئەوانش کە قسەیان لەسەرەکەم هی پێش ساڵی 2008 یعنی نزیکەی 18 ساڵە هیچ شتێکی وام چاپ نەکردووە ئەڵێ ئامۆژگاری چییە بۆ ئەوانەی تازە ئەبنە پۆلی 12 ئامۆژگاریم ئەوەیە کە کۆنتڕۆڵی لایەنی دەرونیان بکەن ینی ئیسراحەت بە خۆت فێرکە ماوەیەکی باش بتوانی سەعیکەی خۆت فێرکە حەماسەتت دانەبەزێ خۆت فێرکە شتە ئەساسیەکان فێر ببی و کات مەکوژە بۆ شتانی کە ئەیان زانی دیسان ئەڕۆی سەعیتی ئاکەیت و لە بەریەکەی تر و ئەزانی زۆریشێکی باشەکەی وا نابێ کەی کۆرسی بزنس لیدەر دەست پێەکە وەڵا ڕاستیەکەی کۆرسەکەی مە ساڵی یەک جارەی لێنەوە لە ئێستا هیچ کاتێکمان نییە بۆی بیڵێنەوە چکە عادەتەن من پاییزان بیزنس لیدەر ئەڵێمەوە بە شوان درەنگە بەڵام لەم ماوەیە ئینشاءڵڵا خەریکی ئامادەکاری پاکیجی تایبەتم بۆ خاوەنکارەکان بۆ بەڕێوەبەرەکان و بۆ کارمەندان ئەو پاکیجانەش ئینشاءڵڵا دوای 1-2 ماینکە هەوڵێم ڕایان بگەێنم ئاستا من شتم زوو بیرەچێتەوە درەنگ بۆم لە بەرەکرێت و بەشداریم کرد هێشتا دەستی پێ نەکردو لە بەشی چالاکردنەوەی مێشک و یادگە لە بەشی بنەڕەتی یاسوودی هەیە بوون لە پۆلی هەشتم بەڵێ زۆر زۆر باشە ینی خۆی ئەزانی چۆنە خۆ باشکردن لە هەر بوارێکە هەتا زووتر دەست پێ بکەی بۆ قۆناغەکانی ئایندەت باشتر ینی تۆ بۆ نمونەگەر لە پۆلی هەشتەوە دەستکەی بە باشکردنی تەرکیز و مێشک و یادگە پۆلی هەشتت ئاسانە بێت 9 ئاسانە بێت 10 ئاسانە بێت 11 ئاسانە بێت 12 زانکۆ یعنی بەڵام هیوا هەیە لە زانکۆ هاتووە باشی کردووە هەر خەفەتیەوە خواڵێ حیف من لەم تۆستی ئەعدادیان شتانم نەزانیوە
مامۆستا من لە کورسی زمانی نووسین بەڵام تەلەبەی تایبەتم هەبووە خۆم مامۆستام هەندێک لە بابەتەکانم لە دەست چووە مانگی دووەم چی بکەم باشە بۆ قەرەبووکردنەوەی دەرسی بە فیرۆچوو تەنها ڤیددیۆکان بە خێرایی بڕۆ بە سەریانە هەر ڤیددیۆی گرنگە دیاریکە کە جارێکی کە بچیتەوە سەری تەنها ڤیددیۆکان لێ و بەردەوام بە خەمن نەبێت دوایی زۆر بە باشی فێرەبی بەڵام جارجارە شتێکی گرنگ بێنە بیکە بە فلاش کرد ئەڵێ ئامۆژگاری چێوانی ئەبنە پۆلی 12 ئینشاءالله هەوڵم لە لایڤەکانی ئایندا زیاتر قسەی لەسەرکەم بۆ بەڕێزانەی یانێ فێر بن چۆن فێربن لە ئاواتەکادمی کۆرسەکانی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگی کۆرسی چالاکردنەوە ئاستی پێشکەوتوو زۆر باش فێر ئەکەن کە چۆن فێر ببی بەڵێ دەستخۆش ڕێحانە کۆرسی پێشکەوتوی چالاکردنەوەی مێشک بە دوای خوێندنی کۆرسی چالاکردنەوەی مێشکە شتی زۆر گرنگی تایە لەسەر تێڕامان لەسەر بیرکردنەوە لەسەر شیکردنەوەی زانیاری لەسەر فێربوون و بەڕاستی لە ئاستێکی زۆر پێشکەوتووایە و من قەنەعەتم وایە ئەوەندەی ئاگادارم ئەو بابەتانی لە بەشی پێشکەوتوی چالاکردنەوەی مێشک پێشکەشەکرێ و ئەو ترێتەوە بەڕاستی بۆ مامۆستایانی زانکۆش پێویستە یعنی نەک خەڵکی ئاسایی نەک ئەوانەی کە قوتابی زانکۆن بۆ مامۆستایانی زانکۆش پێویستە چەندین مامۆستای زانکۆ بەشداریان تیا کردووە زۆر فیدباکیان باشە ئەڵێن بەڕاستی بابەتەکان زۆر گرنگن و زۆر پێویستە ئەڵێ پێشنیاری خوێنەوەی چ کتێبێکی بۆ پۆلی 11 وەڵای ڕاستیەکەی من وەکو خۆم لە دوای پێنجی سەرەتایی دەستم کردو بە خوێندنەوە ئیتر بە چیرۆک و بەشتی بەسیط وەمانە دەستم پێ کردووە لە پۆلی 8ەوە دەستم کردو بە خوێندنەوەی بابەتی دەرونی یعنی تەلەبەیەکی پۆلی 11 زۆر فرسەتە زۆرترین کتێب بخوێنێتەوە یعنی سبەی تۆ ئەچیتە پۆلی 12 مەجال نامێنێ ئەی ئەچیتە زانکۆ نابێ عیلمێکە بێ نابێ سەقافەتێکە پێوێ یعنی ئێستاکە زۆر خۆشە کابرا هەموو سەرەتایی و ناوەندی دواناوەندی خوێندووە چۆتە زانکۆ لە ژیانە دوو کتێبی نەخوێندوێتەوە ئینسانێ لە ژیانە دوو کتێبی نەخوێنێت باوەڕکەن هەر کتێبی خوێندووە بە سوودە یعنی من دڵنیاتان نەکەم ئەو کەسەی لە ژیانیان کتێبی نەخوێندوێتەوە هەرچی بخوێنێتەوە بە سوودە ئەگەر خراپیش بێ یعنی هەر کتێبێکی خراپ بخوێنیتەوە بە سوودە چکە تۆ هەر جارێ ئەبێ ڕابێ لەگەڵ ئەوەی کە لەگەڵ تێکستا مامەڵە بکەیت و بخوێنیتەوە و لێی تێبگەیت و ئەگەر بێت و کتێبێکی زۆر نەخوێنیتەوە بەڕاستی ئاستی تێگەشتنت هەرگیز باش نایە ئەڵێ مامۆستا کەسێک خولی یادگەی خوێندن بێ بێ فێری زمانی ئینگلیزی ببێ بەشداری لە دیپلۆمی وەرگێڕانی ئینگلیزی بەردەوام بێ لەگەڵتان ڕۆژی چەند سەعات بخوێنێ 6.5 دێنێ لە ئایلز دەزانم کەسێک لەگەڵ کەسێکی تر دەگۆڕێ بەڵام بە نمونە وەڵای ڕاستیەکەی خوێندنی دیپلۆمەکە 6 مانگی ئەوێت دیپلۆمی وەرگێڕان 6 مانگی ئەوێت خۆ ئامادەکردن بۆ ئایلز لە دوای ئەوە یعنی ئەگەر کەسەکە لە تێرمی دووەمی دیپلۆمەکەوە خەمی ئایلزەکەی بخوا ئەوە کاتێکی کەمترێ ئەگەر خەمی ئایلزەکەی نەخوا ئەبێت لە دوای تەواوکردنی دیپلۆمەکە خۆی یەکلایی کاتەوە بۆ خۆ ئامادەکردن بۆ ئایلز ئەویش بەڕاستیەکەوێتە سەر کەسەکە ئایا بە 3 مانگ ئەتوانێت ئەوە بکە یان بە 6 مانگ و زۆر جار ئەوانەی کە بەشداری تاقیکردنەوەی ئایلزەکەن هەرچەنە ئینگلیزیەکان باشە لە تاقیکردنەوەی یەکەمە باش نابن و دەرەجەکان زۆر خراپە بێ جا هیوا هەیە لە ماوەی 1-2 مانگە دووبارەیە کاتەوە هیوا هەیە بەتەمایە هەر بە یەک ئیمتیحان دەرەجە بێنێت پێم وایە بە یەک ئیمتیحان ناتوانین دەرەجە بین بارەسەوە پێ بڵە لەوە ئەچێ 2-3 مانگ بەجددی خەریکی بچیتە ئیمتیحان دوای ئەوەش 2-3 مانگیکە خەریک یان ئەویش 5-6 مانگێکی ئەوە بۆی دەرەجەیەکی باش بێنیت بەڵام هیواژەیە هەموو ئەوە لە ماوەی 6 مانگە ئاکات یعنی تۆش ئەتوانی هەوڵ بێ هەمووی لە ماوەی 6 مانگە بکەیت من باسی عامەکە مامۆستا داشکانن هەیە بەڵێ داشکانن هەیە نامم بنێرن پێتانەڵێن ئەڵێ تەلەبی زانکۆن داشکانن هەیە وەکو تەلەبی زانکۆنە بەڵام داشکانێکی گەورە کراوە بۆ چالاکردنەوەی مێشت پێم وایە تر دوای ئەم گروپە ئەو داشکانە لا ئەبین نزیکەی 40-50 هەزارێکی لێ لابراوە زۆرە ینی
من تا بەشداری چالاکردنی مێشک و یادگەم نەکرد نەمزانی چەندە دواکەوتوم دوای ئەویش کۆرسەکانی ترم وەرگە سوپاس بۆخوا ئێستا کەسێکی زۆر جیاوازترم سوپاس بۆ هاواتەکانی سوپاس بۆ تۆ ڕێیانجاف هەر بژیت سوپاس بۆخوا کە سوودت وەرگرتووە ئازانەوە خەریکی خوێندنەوەی نووسینەکانتانم و کۆرسان هەیە بۆ پلاندانان نامە بنێرە کۆرسمان هەیە بۆ بەڕێوەبردننی کات بەڵام خودی بزنس لیدەر ئەگەر بخوێنی بە تەئکید پلانی استراتیژی کەسی و بابەتی دەستگایی تایە کاک بیلال و بەڕێوەبردننی استراتیژی تایە کە یەکێ لە شتەکان زۆر پەیوەندی بە پلانەوە هەیە ئەڵێ ماوەسا هیچ شوێنێک هەیە کۆرسی ڕوبەڕوت من کۆرسی ڕوبەڕووم نییە و ناشمێ کۆرسی ڕوبەڕوو بڵێمە ئەو کۆرسانی کەوتونمەتەوە بەڵام وەکوتم لەوەتی کۆرسی ڕوبەڕووم تایبەت هەبێ بۆ خاوەنکار و بەڕێوەبەرەکان ئەوە جیاوازە ئەڵێ کۆرسەکان هەمووی بە ئاشکرا دابنێن و نرخەکەشی بنووسن با بەرچاوڕوون بین پێشمان بڵێن کام کۆرس بۆچی باشە وەڵای ڕاستیەکەی سیاسەتی ئاوات ئەکادمی وایە لە ئێستا کە ئەزانن زۆر کەس بۆ فێربوونی ئینگلیزی یان عەرەبی یان عەرەبی عێراقی یان بۆ چالاکردنەوەی مێشک ئێستاکەیان یا بۆ خوێنەری بەرهەمدار زیاتر ڕێکلامەکە بۆ کۆرسە ڕاستە و خۆیانە ئەکرێ بەڵام ئەگەر بێت و تەماشای پۆستەکانی ڕابردوو بکەی یاخود لەگەڵ کەسێکا قسە بکەی کە بەشداری کۆرسەکانی کردووە زانیاری زیاتر وەرەگری و ئەشکرێ نامە بنێری بڵێ ئەزیەت نەبێ زانیاریم لەسەر کۆرسە تۆمارکراوەکان پێبن بۆی بزانم کامیان بۆ من باشە هەر پرسیارێکیشە هەبوو بیکەی وەڵام تێنەوە ئازیزانم کاتم تەواو بوو ئینشاءڵڵا من هەوڵێم شەوانە لە خزمەتتانە بم هەر جاری بابەتێک هەڵەبژێرم و هەوڵێم وەڵامی یەک دوو پرسیار بەمەوە ئەڵێ ئایا کتێب خوێنەوە بە مۆبایل سوودی هەیە بەڵێ هیوایە چاوی باشە کێشەی نییە لە مۆبایلیشە ئەخوێنێتەوە بۆی نێکی بە بیان و زۆر باشە هەوڵ دەی من خۆم کتێبم لە مۆبایلا خوێندوێتەوە لە ناو تابلێتان لە کۆمپیوتەرە چکە هەموو کتێبێک بەڕاستی بە چاپکراوی دەست ناکەوێت و زۆر جار پارەکەشی زۆرە بەڵام جاری وایە بۆ دوورکەوتنەوە لە مۆبایل و ئەوانە ئاساییە کتێبێکی چاپکراو بگری بەدەستەوە ماوەیەک داڕێت بەسەر چاو پرسیارتان کردووە لەسەر وردەکاری لەسەر خودی منهەجەکان ئەوە ئینشاءڵڵا هەوڵن لە لایڤەکانی ئایندا بێم باسی کەم کە چالاکردنەوە چیتایە دبلۆم چیتایە بەسەکە نامەش بنێرن هەر بۆتان ئەنێرن زانیاری من گەنجێکی شکست خواردوم دایکم باوکم خەونەکانیان لەناو بردم 3 ساڵە پۆلی 12م تەواو کردووە هێشتا نەچوومەتە کۆلێژ 4 مانگە هەر لە ماڵەوە دەخۆم و دەخەوم و تووشی دەرونی هاتووم زۆر جار بیر لە خۆکوشتنیش دەکەمەوە گرنگترین شت ئەوەیە بڕیار بی بڵێ ئیتر من نامێ ئاوا بژێ ئەویش چیەکی ڕێک بڕۆ یەکەم شت بڕۆ سەردانی پزیشکی دەرونی بکە پزیشکێکی دەرونی زۆر جار تۆ مێشکت زۆر زۆر ماندووە زۆر ناڕەحەتی دەرمانێکت پێ ئەیە بیرکردنەوەکانت تۆزێ ڕێکە بێتەوە خەوت تۆزێ باشە بێ ئیسراحەتێک ئەکەین لەو ماوەیە کە دەرمانەکانی پزیشکە دەرونیەکە کەم کەم کاریگەریان هەیە کە بخەویت و مێشکی ئیسراحەتکە لەو ماوەیە ئەتوانی کەم کەم بیر لەوە بکەیتەوە چۆن ژیانی خۆت باشکەی و بەڕاستی زۆر هەڵەیە ئەگەر مرۆڤ خۆی بکە بە قوربانی
ڕفتاری ئەمە ڕفتاری ئەمە ئێمە لی مەسئولین با دایکمان بێ با باوکمان بێ با خوشک و برابن با هاوسەر بێ ئێمە بەرپرسین لە ڕفتارەکانی خۆمان کاردانەوەی ئێمە چییە بەرامبەر بە ڕفتاری خەڵک جاری وایە خەڵک خراپە لەگەڵتا خەڵک نەگونجاوانە مامەڵ لەگەڵ تۆواکە بەڵام ئەمە یا تۆ بەهێزەکە یا تۆ لاوازەکە ئەبێت تۆ بڕیار بێ ئەو شتانە بەهێزت کە بۆیە بەگوێی من بکە یەکسەر بچۆ بۆ لای دکتۆرێکی دەرونی بڵێ بەرنمەیەکم بۆ دابنێ ئەم ماوەیە ئەوەندە باش ببم دانیشم بیرێک لە ژیانی خۆم بکەمەوە ژیانی خۆم چاکەمەوە بەڕێزم تۆ جاری وا هەیە برسیتە برسێتی تەنگی پێڵچنیوی ئەوەندە برسیتە ناتوانانی بیرکەیتەوە ئیتر کەواتە تۆ دانیشی زیاتر تووڕاوی زیاتر بێتاقەتەوی یەکەم جار بڕۆژ شتێ بخۆ با برسێتێکت نەمێنێ جاری وا هەیە تۆ شەوێک تا بەیان نەخەوتوی تۆ دوای ئەو نەخەوتنە بیر لە چێکیتەوە حەلەکە ئەوەی بڕی بخەویت کاتێکیش کە تووشی خەمۆکی و بێتاقەتێکی زۆر و داڵغی زۆر و نەخەوتن و ئەوانەبی ئێمە دەنازانین چی بکەیت بچۆ بۆ لای دکتۆرێکی نەفسی ئەو دکتۆرە نەفسیانە هەمویان کۆلێژی پزیشکی گشتیان تەواو کردووە دوای ڕۆشتون لە بەشی دەرونی خوێندویانە دنیای ڕیسێرچیان بینیوە ئەزانن کە ئەم حاڵەتە دەرونیە ئەزانن کاکە یعنی خۆی قابلە ئێمە زۆرمان کەباری دەرونیمان تێگەشە خەتای دەوروبەرەکەمانێ خۆمە بەڵام ناکرێ بڵین خەتای ئەوان جاری وا هەیە ئێمە ئەتوانین بە خەتاکەی ئەوان ئێمە بەهێز ببین نەک لاواز ببین و ژیانمان بفوت بۆیە خواردنی ئەو بەکارهێنانی ئەو دا و دەرمانانە و بەردەوام بوون زۆر گرنگە تۆ ئەو ماوەیە کە ئەو شتانە ئەخۆیت و دەرمانانە بەکار لەو ماوەیە بڕۆ بیرکەرەوە خۆ چاک نەک هیوا هەیە دەرمانەکانی واز لێناوە بە منەڵێ ماوە ساڵات چی بکەم یاخر یعنی چی من هەرچی پێڵم دوو دقیقتر تۆ کە ئابە لێتەیاتەوە دوو دقیقتر تۆ قسەکانی منە بیر نامێنێ تۆ ئەو ماوەی کە عیلاجەکان بەکارێنی ئەو ماوەیە هەوڵ بە وەرزشکەی سەردانی ڕەفیقەکان بکەی بچی بۆ پیاسەکردن دووشتی باش بخوێنیتەوە شتی باش بخۆی شتی خراپ نەخۆی پلانێ دابنێ بۆ ئەو ماوەی کە لەسەر عیلاجەکانی واتە ئەوە فرسەتێکە خی گەورە پێیایی بۆی جاریچکە بیرکەیت و خۆ ڕاستکەیتەوە بۆیە من لەگەڵ ئەوان بەپی نەخۆشی دەرونی کەوتو هەندێک نەخۆشی دەرونی هەیە کە لێت هەیە ئیتر نە ئامۆژگاری ئیسفادی هەیە نە قسەی خێری ئیسفادی نامێنێ بەڕێزان ئەین بەڕاستی پێتانڵێم من ساڵەهای ساڵ نەخۆشی دەرونی بینیوە قسەم کردووە ڕێنمایم کردووە تۆ کەسێک کە حاڵی وایلاتویتە خۆ ڕێنمایی و قسەی خێر و ئیسفادە و ئامۆژگای جاری زەرریشی هەیە مێشتی ئەخەی جاری وا هەیە من دانیشم ئامۆژگاری بکەم مێشک دەخەم بەڵام بەیانی ڕێک بچۆ بۆ لای دکتۆرێکی نەفسی عیلاج وەرگرە دوای هەفتەیەک دانیشەرەوە بە دیار شتەکانەوە دوای هەفتەیە دانیشە گوێ بگری ئیسفادەیەک ئەڵێ منیش تووشی نەخۆشی دەرونی بووم بەهۆی کۆرسەکانی ئێوە چاک بووم و پێویستم بە پزیشک و دەرمان نەبوو سوپاس بۆ خی گەورە بەڕێزان ئەو ماوەیە ئەم شۆ باسی شتی گرنگم کردوتم بخەوە ماوەیەک ئیسراحەت بە بە مێشکی خۆت ئەو شتانی مێشکیان جەنجاڵ کردووی لای بە تۆزێ گرنگی بە بە وەرزش یەک تۆزەها ژیانی خۆ ڕێککەرەوە ئیتر کە تۆ زانی و تا ڕادەیە باشی دەستکە بە ئەوەی ترەوە ئەتوانی خۆ باشکی ئێستا بۆ نمونە کابران تووشی نەخۆشیەک ئەبێ باشە سەری یێشەکە قورجی ئاوساوە ئەم کەسە نابێ پێی بڵی کاکە تۆ مەناعە زەیفە هەر ئێستا بڕۆ بۆ جیم ئێستا ناتوانێت بڕا بۆ جیم ئەبێ پێی بڵی پاڵکەوە ئیسراحەتکە بخەوە سووب بخۆ عیلاجەکانە بخۆ کە ئەم جارە باش بوویتەوە مێڵە ئاوا مەناعە زەیفە ئیتر بچۆ لەمە دوا وەرزشکە خواردنی باش بخۆ خۆ ئەم کەسە ئەگەر بێت و دەستکا بەوەی کە خۆی باشکە جارێکی کە توش ناوێتەوە بە دڵنیایی گۆڕینی ستایلی ژیان زۆر زۆر گرنگە بەڕێزێکڵێت تکایە جواب بەڵام بەڕاستی نازانم چی نووسیوە تکای ماوەسەوەڵامی پرسیارم چۆ بمە کەسێکی سەرکەوتو دانیشە یەکەم شت لە خۆناسیەوە دەست پێ بکە بڕۆ لە یوتیوبی ئاوات ئەکادیمی بەشی لایف ئەو دەرسانی لەوێ
من وتومەتەوە 4-5 سەعاتە یەکەم شت گوێ لەوانە بگرە باشە یەکەم شت گوێ لەوانە بگرە دوایی وەرە بەشداری کۆرسەکانی NLP بکە دوایی بڕۆ کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی بخوێنە اینجا دوایی ئەتوانی چالاکردنەوەی مێشک بخوێنی دوایی ئەتوانی دەستکی بە فێربوونی ئینگلیزی دوای ئەو دەستکی بە فێربوونی عەرەبی تۆ ئەبی بە کەسایەتیکی بەهێز مێشکێکی باش اینجا دوای ئەوە زمانێکی باشە زانی دەرگای ترت بۆ ئەکرێتەوە و لێرەوە زۆر کەس ئەو ڕێگان گرتووەتە بەروێمە یارمەتیمان ناون تۆش ئینشاءڵڵا وا بکە ئازیزانم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە خوای گەورە داواکارم کە منوش و ئێوەش بپارێزێ و ڕێنوێنیمان بکە وامان لێ بکە کە بڕیار بین مرۆڤێکی چاک بین و لەسەر چاکەکاری بەردەوام بین و ئینشاءڵڵا ئەنجامی چاکەش هەر چاکە ئەبێت و خوای گەورە هیچ چاکەیەکی مرۆڤ لەبیر ناکات بەڕێزان ئاخر قسەم ئەوەیە تکایە ئەتەوێت ژیانە خۆش بە بڕۆ چاکە بکە باوەڕکەن لەم چەند ڕۆژە یان بەلای پارکی سامی عەبدوڕەحمانە لە بەرامبەر پارکەکەەوە لەو بەرەوە ئافرەتێک لە سیارەکەی داوەزی بوو 2-3 سەتڵی هێنا بوو ئەچوو خواردنی ئەیا بەو سەگانە ئاوی پێیان خواردنی پێیان یعنی تۆ تەسەورەکەی ئەو ئافرەتە شەو بڕواتەوە خەوی لێ نەکەی و خەمۆکی لێی بە نە من دڵنیاتانەکەم بەشێک لەوەی کە باری دەرونی تێگەچێ خەتای کەمبوونەوەی چاکەکردنە چاکەکردن وا ئەکا مرۆڤ ئاسوودە دەبێت بڕۆ تۆزێ پارەت پێ تۆزێکی ببەخشە بڕۆ مەرحەبایەک بکە بە ڕووی خۆش بڕۆ تەلەفۆنێ بکە دوو قسەی خێرکە بڕۆ چاکەیە بکە یارمەتی کەسێ بە خواردنێکە دروست کردو بەشی کەسێکی بێ یعنی دڵنیا بن چاکەکردن یەکێکە لە هۆکارەکانی بەختەوەری وە دڵنیا بن ئەو کەسەی چاکەی لە دەست نابێتەوە ئەو کەسە بەختەوەری ون کردووە ئەیڵێمەوە دڵنیا بن ئەو کەسەی کردەوەی چاکە ناکا بە پیشە لە ژیانیان بەختەوەری ون کردووە و هەرگیزیش نایدۆزێتەوە بەختەوەری لە چاکەکردنە زۆر نەخۆشی دەرونی هەیە بەخوا بە کردەوەی چاکە ئەسڕێتەوە وەکو چۆن تاوانەکان ئەسڕێتەوە بەو شێوازە کردەوەی چاکە ئاسوودەیت پێگەینێ با تۆ دایک و باوکت نەزان تەعاملێ لەگەڵکەن هەر یارمەتیدانی ئەو دایک و باوکە نییە باری دەرونیت باشەکە یارمەتیدانی دراوسێکە یارمەتیدانی خزمێکتان بەدەمەوە چوونی کەسێک سەبرگرتن اینجا بەخشین یعنی بیرکەرەوە چۆن کردەوەیەکی چاکە بکەیت قسەیەکی خێر کردەوەی چاکە بکە بە پیشە دڵنیا بە بەختەوەرە بیت بۆیە بەڕێزان کێ سەرفرازە ئەو کەسەی ئیمان و عەمەلی ساڵح ئەکا بە پیشە ئیمان و عەمەلی ساڵح واتە باوەڕ و کردەوەی چاکە باوەڕ و کردەوەی چاکە لەسەری بەردەوام بە دڵنیا بە هەموو بەختەوەرەکانی دنیا لەسەر باوەڕ و کردەوەی چاکە بەردەوامن و هەموو ئەوانەی بەختەوەریان ون کردووە خەتایەوەی ئەم دوانیان نییە لەسەر ئەو دوانە بەردەوام بە دڵنیا بە زۆرێک لە گرفتە دەرونیەکانت هەڵێ و تۆ خوای گەورە زۆر شتت بۆ ئاسانەکە دوایە ئەڵێ سوپاسگوزاریش بەڵێ سوپاسگوزاری بەشێکە لە عەمەلی ساڵح وەعمەلوا ئالە داوودە شوکڕا وەقەلیل من عیبادی الشکور هەر کردەوەی چاکە خۆی زانایان ئەفەرمون کردەوەی چاکە خۆی سوپاسگوزاریە مەسەلەن خوای گەورە ڕزق و ڕۆزی پێیایی ئەیبەخشیەوە سوپاسگوزاریە یعنی شکرانە بژێریە ئەچی یارمەتی خەڵکی لەش ساخەوە شکرانە بژێری یعنی ئەسڵ ئەوەیە چونکە ئێمە شکرانەی نیعمەت و کوفرانەی نیعمەت کوفرانەی نیعمەتەوەیە خوای گەورە لەشی ساقی پێیاوی هیچی پێ ناکەی مێشکی پێیاوی بەکاری نایەنی پارە و هەیە هەر هەڵ یەگری کۆیەکەیتەوە یعنی تۆ ئەگەر هاتوو نیعمەتەکان بە باشی بەکاربێنی ئەوە شکرانە ئەڵێ یەکێ پۆلی 12 بێ بەڕای تۆ ئەبێ بۆی دیبلۆمی وەرگێڕان بخوێنێ بەڵێ ئەگەر ساڵێککە ئێستا پۆلی 12 هەر ئێستا بەشداری دیبلۆمەکە بکە مانگی 1 و 2 3 بخوێنە کێشەی ئینگلیزیت نامێنێ بەڵام لە زیاتیەوەی بچی ئەملا و لا بکەی لە مانگی 3 زیاتر خەریکی منهەجەکەی خۆت بە پۆلی 12 لەگەڵ منهەجەکەی ئێمە کە هەموو شتێکی تیا ڕوون کراوەتەوە هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ